ئەو کاتێک کە وەفاتەکە لەو کاتەدا ئینقلابێکی عسکەری بەسەر ئەو حکوومەتی عەدنان مەدەرسی ئەوانە دروستە بێت 1960 حکوومەتی حزبی دیموقراتی کە ئاوا چ کۆمەڵی چاکسازی کرد لە ناو قیادەکانی سوپادا جەنەراڵەکانی تورکیا کودەتایەکی سەربازی کرا ئەوان گیران عەدنان مەدەرسی و جەلال بایار و ئەوانە هەمووی ئیعدام کران. اینجا حکمێکی عسکەری لەو کاتەشە مامۆستا وەفاتی کردبوو دوایی کە بینیان خەڵکێکی زۆر ڕوو ئەکاتە شاری ئۆرفە و زیارەتی قەبرەکەی و قەڵەباڵێکی زۆر بەبەردەوامی هەیە قوتابیانی نور و خەڵکی کوردستانی تورکیا لێەوە هەمووی بەبەردەوامی هاتوچێ گۆڕەکە یەکەن ویست ئەترسان لەوێ کوڵی تەجەموعێکی ئەوە شت دروست ببێ و ببێ بە سەرچاوێک بۆ هەراسانکردنی دەوڵەتی تورکیا لەبەرەوە قەرەریاندا کاو گۆڕەکەی بەرن بۆ شوێنێکی نادیارد و ئەمەش هەر دوعایکی معنەوی مامۆستا خۆی بوو کە پێشتر پێشەوە وەفاتکە لە چەندەها شوێنە وەسەتی نووسیوەکە کە مردم بە جگە لە دووسێ لە قوتابەکانم کەس شوێنەکەم نەزانێت لەبەرەوەی خەڵک نازانێت زیارەتی قەبر بکە.